دانیشتوانی ئامەرلی نیگەرانن لە خراپی خزمەتگوزاری و تەواو نەکردنی پرۆژەکانی شارەکە بۆ زیاتر لە 5 ساڵ. مامردێ بۆ شارع مزەبە هەلە ئۆی زۆی ئەنسەسەکە سامردن یێرلمر سایرە یێرمیر ئێرە ئامردیە وەک دەبینن شەقامەکان خۆڵن و ئەگە زیاتر بچیتە خوارە زۆر خراپتر دەبن. ئۆتۆمبیلەکانمان هەموو تێکچووە بۆی خراپی ڕێگەوبانەکانەوە. نە سەنتەری گەنجانمان هەیە نە یاریگایەکی باش و نە هۆڵی وەرزشی تاکو کاتەکانمان بەسەردەرین. نەخۆشخانەشمان نییە بۆ هەر حاڵەتێک دەبێت بچین بۆ خورمات ئەنفجاراتۆر برشێوەلۆر هامسن دزەگەی چردلە. بەڕێوەبەری شارەوانی ئامەرلی تەواو نەکردنی پرۆژەکان بۆ شەڕی داعش و ئاستەنگی ئیداری نێوان بەڵێندەران و حکوومەت دەگەڕێنێتەوە. طبعا المشكلة الرئيسية في قضاء آمرلي من ناحية الخدمات هو توقف مشروع تبليط شوارع الداخلية. کێشەی سەرەکی ئامەرلی نەبوونی خزمەتگوزاری و تەواو نەبوونی پرۆژەی قرتاوکردنی گەڕەکەکانیەتی کە لە وەزارەتی شارەوانیەوە لە ساڵی 2013 بڕیاری لێدراوە. ئەوە 7 ساڵام شارە بێ خزمەتگوزاریە چونکە پرۆژەکە تەواو نەکراوە بەهۆی شەڕی داعشەوە و پاشانیش سکاڵا لە نێوان بەڵێندەران و وەزارەتی شارەوانی هەیە ئەوە ژوای کرد پرۆژەکان جێبەجێ نەکرێت. صارت عمليات الأخيرة أحداث داعش فالمقاول طلب فسخ العقد وتعويض والوزارة رفعت دعوة عن المقاول في محكمة الكرخ. قایمقامی ئامەرلی داواکارە حکوومەتی ناوەندی لە ئاس قوربانیدانی دانیشتوانی ئامەرلی بێت و دەستی خزمەتگوزاری پێیان بگەێنێت. من خلال الفضائيات كمان الموقرة نوجه يعني نداءنا إلى المعنيين في الحكومة الاتحادية لە ڕێگای کەناڵەکەتانەوە ڕووی دەمان دەکەینە لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی ناوەندی کە ئاستەنجی نێوان وەزارەتی شارەوانی عێراق و کۆمپانیاکان بڕەوێنێتەوە بۆ ئەوەی پرۆژەکان تەواو بکرێت چونکە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان زیاد دەکات و دەبێت حکوومەت لە ئاستی داخوازیەکانی خەڵکی ئامەرلی دابێت چونکە قوربانی زۆرمان داوە و لە شەڕی داعشدا گەمارۆ دراوی و دەستپێکی ڕزگارکردنی تەواوی ناوچەکانی عێراقیش هەر لە ئامەرلیەوە بووە. وتمكنوا من جعل مدينة آمرلي منطلق لتحرير الأماكن الأخرى في محافظة صلاح الدين وبقية المحافظات الأخرى. ئامەرلی ناحەیەکی سەر بە قەزای خورماتووە لە شەڕی داعشدا 3 مانگ لەلایەن تیرۆرستانی داعشەوە گەمارۆدرا. لە ساڵی 2015دا بە پێچەوانەی مادەی 140ەوە لە ئەنجومەنی پارێزگای سەلاح الدین لە ناحەیەوە کرا بە قەزا. کاروان حەبیب، کورتسات نیوز، ئامەرلی.